هاوڕانی ماڵپەڕی فێرگەم شادیاتن لە کۆمەڵوانەیەکدا لەگەڵتان بەردەوامم لە چۆنی دروستنی ماڵپەڕێکی تایبەت بە خۆمان بە بەکارهێنانی سکریپتی وەردپرێس. بەڵامبەر لەوەی دەستکەین بەوانەکان پێم خۆشە سەرەتا باسی کورتی وەردپرێس بکەم کە وەردپرێس چییە و لە چی پێک هاتووە. وەردپرێس بریتیە لە داڕژایەکە لە ساڵی 2023 بە جیهانی وێب ناسنراوە کە ئەم جۆرە داڕژناوانە بەگشتی لە هەموو جیهانە پێیانەوترێ CMS لە ماڵپەڕەکانی گەڕانی وەک گوگڵ یان بینگ بوو بگەڕی چەندی زانیاری زۆرت بۆ هێنێ، بەڵام بە کوردی CMS خۆی کورتکراوەی کۆنتنت منیجمنت سیستمە، واتە سیستمی گەڕێوەبردنی پێکهاتەکان. لێ پێکهاتەکانی ماڵپەڕ بە شێوەیەکی گشتی بریتیە لەو نووسینانەی کە تایەتی یان وێنە ڤیدیۆ یان هەر فایلێکی دەنگی هەر فایلێکی دیکە کە خاوەن ماڵپەڕ پێی باشە ناو ماڵپەڕەکەی بوونی هەبێ بە هۆمانەوترێ کۆنتنت واتە پێکهاتەکانی. CMS کە دروستکراون ئەم CMSانە بەگشتی بۆ ئاسانکردنی کاری خەڵکیە. بۆ نمونە لە جیهانی وێب ئاگەر تێکسێکی بچووکە هەبێت لە ماڵپەڕەکەدا دانی بە بەکارهێنانی کۆدی HTML بیکەیت، ئەوە کارێکی خۆش نییە و بەڕاستی تووشی سەرێشی زۆر دەکا. هەر لەبەرەوەش گەشەکە دەرانی وێب بیریان لەوە کردەوە کە سیستمێک دروستن کە کار ئاسانی بکە بۆ خەڵک. شەرت نییە هەموو کەسانێک کە لە جیهانی وێبان شارەزایان لە کۆدی ناهەبێ. لەبەرەوە هەستان بە دروستکردنی ئەم CMSانە وەرداگری CMSەکانی هەموو جیهان بریتن لە جوملە، وەردپرێس، دروپال، بەڵام من خۆم ئیشم لەسەر هەمویان کردووە و ئاسانترینیان و باشترینیان کە لایم زۆر پەسەندە بریتیە لە وەردپرێس. هەر بۆیە پێشم خۆش بۆم کۆرسە تایبەتی لەسەر بکەمانێ. ئینشاڵڵا بەگشتی کۆرسەکە دابەشەکەین بەسەر چەند بەشێکە. لە بەشی یەکەمە باز لە چۆنیتی دامەزراندنی سکریپتەکە ئەکەین لەسەر کۆمپیوتەرەکەمان، واتە بە شێوەی لۆکەڵی، و هەروەها چۆنیتی دامەزراندنی لەسەر هۆستێک ئەگەر هۆستێکی هەبێت، و بە شێوەیەکی تریش ڕوونی یەکەمەوە هەر دامەزراندنی کەویش بریتیە لە چۆنیتی گواستنەوەی سکریپتەکە ئەگەر لە ناو کۆمپیوتەرەکەت لەسەر لۆکەڵ داد نابێت، چون بیوازیتەوە سەر هۆستێکی تایبەت بە خۆت، واتە هۆستەکەی بگۆڕی یان لە هۆستێک بۆ هۆستێکی تر فەرق ناگات بە هەمان تەکنیکەکەی. و ئینشاڵڵا لە بەشی دوای ئەوە باز لە چۆنیتی داهانی پارێزگاریەکی باشە بۆ سکریپتەکە بە شێوەیە کە یعنی ناتوانین بڵێ 100% لە هاکردنی بپارێزین، بەڵام ئەتوانین تا ڕادێکی زۆر بپارێزین و کۆمەڵی ڕێنمایی تایبەت کە تایبەتن بە چۆنیتی پارێزگاریکردن لە سکریپتەکە بۆی هاک نەکرێت. لە پاشەوە دێنە سەر بەشێکی تر کە بریتیە لە SEO کە ئەمە لە ئینتەرنێتدا بینیستەوە بۆتانهێنێ کورتکراوەی سۆشیال ئینجین ئۆپتیمایزە، کە ئەمەش بریتیە لە چۆنیتی ناساندنی ماڵپەڕەکەت بە ماڵپەڕەکانی گەڕانی وەک گوگڵ و بینگ، کە ئینشاڵڵا لە کاتی خۆیان ڕوونکردنەوەی زیاتری لەسەر دەدەین. و پاشان دێنە سەر یەک بە یەکی بەشەکانی وەردپرێس، یەک بە یەکی ئەو تووڵانی کە تیا بەکار هاتووە هەمووی ڕوونەکەینەوانێ، چۆنیتی دانانی بابەتیایە، چۆنیتی دانانی قاڵب و پلاگینەکان و تەواوی بەشەکانی وەردپرێس ئینشاڵڵا ڕوونەکەینەوانێ. و لە پاش ئەوەش ئینشاڵڵا دروستکردنی ماڵپەڕێکی هەواڵی ڕوونەکەینەوانەیە کە ڕەنگە ئەمەیان بخەمە کۆرسێکی تایبەتەوانێ کە تایبەت بێ بە و ماڵپەڕەکە، چۆن ماڵپەڕێکی هەواڵی دروست بکەین لە ناو کووردا زۆر بەشێکی بەربڵاو بەکارێت، کە تەنانەت ئەگەر کەسێک ماڵپەڕێکی تاکە کەسیش دروست بکە شێوازی هەواڵی بەکارهێنێت. هەر بۆیە منیش ئینشاڵڵا لە چەندوانەیەکە بە تایبەتی باز لە دروستکردنی ئەو جۆرە ماڵپەڕانە ئەکەین. و لە پاش ئەوەش ئینشاڵڵا ئەگەر تەمەن باقی بێ باز لە چۆنیتی دروستکردنی ڕووکارێکی تایبەت بە خۆمان ئەکەین بە بەکارهێنانی کۆدەکانی HTML و CSS بۆ سکریپتی وەردپرێس، واتە ڕووکارێکی تایبەت بە خۆمان دروستکەین، تایبەت بێ بە خۆمان، مافی هیچ کەسێکی بەسەرەوە نەبێت. لەوانەیە ڕۆمدا
هەرەوەندە حەزم کرد باسێکی کورتی وەرپێوەستان بۆ بکەم و باسی چۆنی وانە و کۆرسەکانتان بۆ بکەم ئینشەڵا لە ئەوانەی داهاتوودا دەست دەکەین بە دامەزانی سکریپتەکە. کاتێکی خۆش بۆ بدەین.